سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. تەواوکەری بەشی 42 سەرەتاکانی هێرشی هاتی بۆ سەر میسر. هوروم هەبووتی: ئەی فێرعەون، من ئاگادارم کە بورە بوریاشی پاشای بابل بۆ ئەوەی لە مەترسی شەڕی هاتی پارێزراو بێ، لەگەڵیاندا پەیمانی ئاشتی بەستووە. ئازیرۆش لە ترسی ئەوان دەروازەی هەموو شارەکانی سووریای لێکردوونەتەوە. ئەمڕۆ ژمارەی سەربازەکانی هاتی لە سووریادا بەقەدەر ژمارەی لمی بیابانەکانی لێ هاتووە، ژمارەی گالیسکەکانیشیان بەقەد ئەستێرەکانە. من گومانم لەوەدا نییە کە هاتی لە وەرزی بەهاردا یەکەم جار هێرش دەکاتە سەر میسر، چونکە لەسەر تاسەری بیابانی نێوان سووریا و میسردا گۆزەی ئاویان داناوە بۆ ئەوەی کاتێ کە لە وەرزی بەهاردا سوپای هاتی بە بیاباندا تێپەڕی تینویان نەبێ. ئەو گۆزانەشیان لە میسر کەڕیوەتەوە و سەوداگەرەکانی میسر بە خەیاڵی ئەوەی کە قازانجی لێ دەکەن هەرچی گۆزەی بەکار هاتوو لە وڵاتەدا هەبوو بە هاتیەکانیان فرۆشت. لەوە بێ ئاگا بوون کە ئامرازی لە ناوچوونی خۆیان دەفرۆشنە ئەوان. ئەفسەران و سەربازانی هاتی ئەوەندە کارامەند کە لەگەڵ ئەوەشدا کە زستانە پەلاماری تانلیسیان داوە، ئەگەرچی وێرانکاری زۆریشان نەکرد، بەڵام من لە میسردا وام بڵاو کردوتەوە کە ئەوان دەستیان لە تاوانێکی زۆر وەرداوە بۆ ئەوەی ڕق و کینەی گەلی میسر بەرامبەر بە ئەوان ببزوێنم، هانی خەڵک بدەم کە بەهێز و توانایەکی زۆرەوە لەگەڵ هاتیدا بجەنگن. ئەی فێرعەون، هێشتا کاتمان لەدەست نەچووە، ئەتوانین پێش لە هاتی و ئازیرۆ بگرین کە بەداخەوە لەگەڵ هاتیدا هاودەست بوون. ئەی ئەخناتون، فەرمان بدە نەفیرەکان بۆ دەستپێکردنی جەنگ لێ بدرێ، داوا لە هەموو پیاوانی پێگەیشتوو بکە کە بێنە سوپاوە و بڵێ هەرچیەک مسی هەیە بۆ دروستکردنی کێرد و شمشێر و پەیکان بەکار بهێنرێ. من بەڵێنت پێدەم کار کاتێ دەست بە شەڕ بکەی پێشنیارەکەی من جێبەجێ بکەی، هەم هاتی دەکشێنمە دواوە و هەم سووریاشت بۆ دەسەنمەوە. ئەم شەڕە سوودێکی تریشی لە ناو خۆی وڵاتدا هەیە، ئەویش ئەوەیە کە لەبەر ئەوەی خەڵکی سەرگەرمی شەڕکردن دەبن، ئامون و ئاتون و برسێتی فەرامۆش دەکەن. ئامی کاتێک کە ئەم وتانەی بیست کەمێ دوودڵ بوو کە چی بڵێ، پاشان وتی: ئەی فێرعەون، گوێ مەدەرە قسەکانی هوروم هەب، چونکە ئاشکرایە کە نیازی فریودانی تۆی هەیە، چونکە ئەم پیاوە خوازیاری بەدەستهێنانی دەسەڵاتە و دەیەوێ تۆ لە پاشایەتی میسر بەرکەنار بکە، خۆی لە جێگەی تۆدا لەسەر تەخت دابنیشێ. من بۆ چوونم وایە کە یەک ڕاست لەگەڵ کاهینەکانی ئاموندا ئاش ببەوە و زەویەکانیان بدەوە، پاشان ئەگەر ویستت تۆ توانی لە دژی ئازیرۆ لە دژی هاتی دەست بە شەڕکردن بکەی، بەڵام فەرماندەیی سوپاکەت مەدەرە دەست هوروم هەپەوە، بەڵکو ئەو پۆستە بدە بە یەکێک لە سەردارە بەتەمەن و ئەزموندیدەکان کە شارەزایی
هونەری سەربازی ڕابردوو توانیوێتی شێوازی جەنگکردنی فیرعەونەکانی پێشوو لە پاپیرۆسەکاندا بخوێنێتەوە بۆ ئەوەی بزانی کە هەوڵی ئەوە نادا تۆ لەسەر تەخت لا بدا. هورم هەبووتی ئەگەر ئێمە لەم جێگەیەدا لە بەردەم فیرعەوندا نەبووینایە من بەدەستم دەمکێشا بەدەم و چاوتا. ئامی تۆ لەبەر ئەوەی کە کاهینێکی فێڵباز و درۆزنی وازانی کە هەموو کەسێ وەکو تۆیە. من ئەزانم کە تۆ بەدزیەوە لەگەڵ کاهینەکانی ئاموندا ڕێکەوتووی بەڵێنت پێداون کە فیرعەون والێ بکەی سەردەمی خواوێتی ئامون نوێ بکاتەوە. بەڵام من فیرعەون فریو نادەم، چاوم لە تەختی ئەو نییە. من هەر ئەو کەسم کە کاتێ ئەو بچووک بوو لە بیاباندا بە کراسەکەی خۆم ئەوم لەسەر ما پاراست. ئەم پیاوە لەو کاتەدا ئیشارەتی بۆ من کرد، لەو کاتەدا لەوێ ئامادە بوو، بینی کە من کراسەکەی خۆمم لەبەر ئەو کرد. مەبەستی من ئەوەیە کە میسر لە ناو نەچێ، ئەوەی کە دەیڵێم بۆ پاراستنی ئابڕوو و شکۆمەندی میسرە. ئەزانم کە لە دوای من کەس ناتوانێ گەورەی میسر بپارێزێ. فیرعەون لەوانی پرسی کە ئایا گفتوگۆ تەواو بوو. ئەو دوانە ژووتیان بەڵێ ئێمە قسەکانمان تەواو کرد. ئەو دەم فیرعەون وتی من بەر لەوەی کە وەڵامی ئێوە بدەمەوە دەبێ شەو بەخەبەر بم و لەگەڵ خواکەی خۆمدا ڕاوێش بکەم. بەڵام ئێوە بۆ سبەینێ خەڵکی کۆبکەنەوە و بڵێن کە هەموو کەس چ دەوڵەمەند و چ هەژار و گەورە و خزمەتکار و تەنانەت ئەو بەندانەش کە لە کانگاکاندا کار دەکەن بێن، چونکە من بە تەمام سبەینێ لەگەڵ گەلەکەی خۆمدا گفتوگۆ بکەم، دوا بڕیاری خۆمیان پێڕابگەێنم. ئەم فەرمانە جێبەجێ کرا و ڕۆژی دوایی خەڵک لە بەردەم کۆشکی فیرعەوندا کۆبەوە. شەوی ڕابردوو فیرعەون هەتا بەیانی خەریکی پیاسەکردن بوو لە ناو کۆشکدا، خواردنی نەخوارد و لەگەڵ کەسدا قسەی نەکرد، بە شێوەیەک کە من ترسام ئیبەرە و خراپتر بڕوا. بەڵام ڕۆژی دوایی کاتێک کە لە بەرامبەر خەڵکەکەدا لەسەر تەخت دانیشت و دەستی هەڵبڕی کەوتە قسەکردن، من ڕوانیم ڕەنگی دەم و چاوی لە خۆشیە ئەدرەوشێتەوە. فیرعەون وتی من پیاوێکی لاواز بووم، بەهۆی کەم تەرخەمی منەوە نەبوونی لە میسردا پەیدا بوو، هەروەها بەهۆی ئەو گوێ نەدانی منەوە دوژمن دەیەوێ پەلاماری خاکی میسر بدا. ئێستا سوپای هاتی لە سووریادا خۆی ئاماداکە کە هێرش بکاتە سەر خاکی ڕەش. من لەبەر ئەوەی لاواز بووم کە دەنگی خواکەی خۆم بەباشی نەدەبیست و بەڕوونی نەمدەبینی، بەڵام دواتر خواکەم لێم ئاشکرا بوو، ئاگری ئەو لە سینەمدا هەڵگیرسا. زانیم کە هۆی لاوازیەکەی من چییە. من لەبەر ئەوەی کەم تەرخەم بووم کە لە دوای سەرنگونکردنی ئامونی خوای درۆیین خواکانی تری میسرم ئازاد کرد بە هەر شێوەیەک کە حەز دەکەن بژین. من نەمەزانی کە ئەم خوایانە کە هەزارەها ساڵ دەستیان بەسەر میسردا گرتووە دەبنە بارهەڵسکارێکی گەورە لە دژی خوای تاک و تەنهای ئاتون. ناهێڵن ئاتون بە ئاسوودەیی لە میسردا خوایەتی بکە، کەوا دەڵێم کە لە ئەمڕۆوە بەهێزێکی تەواوەوە خواکانی میسر لە ناو بچن و ئێوە ئەم گیان لەوەرانەی کە هەزارەها ساڵە خاکی ڕەشیان کردۆتە مۆڵگەی خۆیان تێک بشکێنن. ئەی گەلی میسر، لە ئەمڕۆ بەدواوە تەنها یەک خوا لە جیهاندا فەرمان ڕەوایەتی دەکا، ئەویش ئاتونە. جگە لە ڕووناکی ئاتون هیچ ڕۆشنا یەک لە جیهان نادا. خەڵکی کاتێ کە بیستیان فیرعەون بەتەمایە هەموو خواکانیان لەناو ببا، لە ترسا هاتنە لەرزە و هەندێکیان سوزدەیان برد.
فرعون لە کاتێکدا دەستی بەرەو ئاسمان بەرز کردبەوە بە دەنگێکی بەرزتر وتی ئەی گەلی میسر، ئەی ئەو کەسانی منتان خۆش دەوێ لەم کاتژمێرەوە هەر لێرەوە بەڕێ بکەون و هەموو خواکانی میسر، هەموو خوا کۆنەکان سەرنگون بکەن، میحرابەکانیان تێک بدەن، ئەو دەفرانەی کە ئاو یان ڕۆنی پیرۆزی ئەم خوا داگیرکەرانەی تێدایە بیشکێن و پەرزگاکانیان بڕوخێنن، هەوڵ بدەن کە ناوەکانیان لە هیچ پەرزگە و نووسراوێکدا نەمێنێتەوە. من ڕێگەتان پێدەم کە بۆ لە ناوبردنی ناوی ئەم خوا داگیرکەرانە گۆڕەکانیان هەڵ بدەنەوە و بتەکانیان تێک بشکێنن، بۆ ئەوەی میسر لەستەم و ئاژاوە گێڕی و ڕق و چاوچنۆکی ئەم خوایانە ڕزگاری بێ. ئەی ئێوە ڕێزداران، گەورە پیاوان، گورز و کتەک بگرنە دەست و ئێوە ئەی هونەرمەندان و پەی کارتاش و وێنەکێش، قەڵەمی بەرتاشی و فڵچەی نیگارکێشانتان فڕێ بدەن و سەرقۆچی ڕمی زۆر گەورە و گران هەڵبگرن و ئێوە ئەی کرێکاران، پیک و کوتەک و چەکوشەکانتان دابنێن نوێڵ پەیا بکەن، ئێوە ئەی جووتیاران داسەکانتان تیش بکەنەوە و بەڕێ بکەون، لە شار و گوندەکانی میسردا هەر ئاسەوارێکی خوایەکی کۆنتان بینی لە ناوی ببەن. ئەم خوایانەی کە هەزارەها ساڵ لەم وڵاتەدا خوایەتیان کردووە و زوک و زایان کردووە، ئەم وڵاتەیان پڕ کردووە لە خوازادەکان، مەحاڵە کە دەست لە بەرژەوەندیەکانی خۆیان هەڵبگرن و بهێڵن کە لەم وڵاتەدا جیاوازی نێوان چینی دەوڵەمەند و هەژار و گەورە و خزمەتکار لە ناو بچێ. ئەمانە هەرگیز ڕێگە نادەن کە لەم وڵاتەدا زەویەکان بە یەکسانی بەسەر خەڵکیدا دابەش بکرێن هەتا ڕەچەڵەکەکانیان لە بنەوە دەرنەهێنین. ئەم نیشتیمانە لە بوونی خوای چاوچنۆک و داگیرکەرەکان پاک نابێتەوە. ئەی گەلی میسر، لە ئەمڕۆ بەدواوە لە میسردا نەکەس گەورەیە و نەکەسیش بەندەیە، نەکەس ئاغایە و نەکەسیش خزمەتکارە، هیچ کەسێک مافی ئەوەی نییە کە خەڵکی تر ناچار بکە لە زەویەکەیدا کوشت و کاڵ بکات و کەس نابێ زۆر لە یەکێکی تر بکە کە لە کانگاکەی ئەودا کار بکە. هەموو کەسێ ئازادە بۆ هەر شوێنێک کە دەیەوێ بڕوات، هەر پیشێک کە دەیەوێ بیگرێتە دەست و هەموو تاکەکانی میسر لە بەرامبەر یەکتریدا لە پێش چاوی ئاتوندا یەکسانن. کاتێک کە قسەکانی فرعون گەیشتە ئێرە، هاواری کرد و وتی قسەکانی فرعونی ئێوە کۆتایی پێهات، دەتوانن بڕۆن و خواکانی میسر سەرنگون بکەن. ئەو شتەی کە خەڵکی لە دەمی فرعونیان بیست ئەوەندە سەر سوڕهێنەر بوو کە خەڵکەکە نەیانەتوانی باوەڕ بکەن. بەڵام فرعون بەڕادەیەک بە دڵپاکی و گەرم و گوڕیەوە دەدوا کە کاری لە جەماوەرەکەی کرد و وتیان گومانی تێدا نییە کە خواکەی قسەی لەگەڵدا کردووە، چونکە گەرخواکەی ئەو ئەم بڕیاری دەرنەکردایە وتەکانی ئەوەندە کاریگەر نەدەبوون کار لە ڕوحی ئێمە بکە، لەسەرمانە فەرمانەکەی جێبەجێ بکەین. کاتێ خەڵکی بڵاوایان کرد، ئامی وتی ئەی ئەخناتون، ئێستا تۆ تاجی پاشایەتی لەسەرت هەڵبگرە و گۆپاڵی پاشایەتیەکەت بشکێنە و فڕێ بدا، چونکە ئەوەی کە تۆ دەیڵێی دەبێتە هۆی لە ناوچوونی تاج و تەخت. فرعون وەڵامی دایەوە، ئەو شتەی کە من دەیڵێم دەبێتە هۆی ئەوەی کە ناوم بە نەمری بمێنێتەوە. لەمە دووە دەسەڵاتی من هەتا کۆتایی جیهان لە ڕوحی خەڵکیدا دەمێنێتەوە. ئامی بە سوگڕوانینێکەوە تفێکی ڕۆکردە سەر زەوی و وتی ئەگەر وایە ئیتر من لە بەرامبەر شتێکدا خۆم لە بەرپرسیارەتی دەکشێنمەوە و دەڵێم من ناچار نیم ڕێزی فرعون ڕابگرم. پاشان ئامی کەوتەڕێ کە بڕوە، بەڵام هەروب هەب بازووی ئەوی گرت و وتی ئامی بۆچی تفەتڕۆ کردە زەوی، بۆ ئەم قسەیت کرد؟ مەگەر ئەم پیاوە فرعون نییە و تۆ لەسەر دواجب نییە؟ گوێڕایەڵی بی ئامی، ئەوە بزانە ئەگەر تۆ بتەوێ خیانەت لە فرعون بکەی، من بە شمشێرەکەی خۆم سکت هەڵەدڕم، ئەگەر چی ناچاریش بم کە بۆ ئەم کارە سوپایەک بخەمە گەڕ. لەوانەیە کە تۆ بزانی من درۆ ناکەم، من لەگەڵەوەدام کە ئەو شتەی فرعون دەری بڕی ئەوەندە سەر سوڕهێنەرە کە لە قسەی شێتەکان دەچێ، چونکە تاوەکو ئێستا
لە میسردا کەس نەیبیستووە کە هەموو خواکان بۆ بەرژەوەندی یەک خوا لەناو ببرێن، بەڵام وتەکەی ئەو لە ڕوویەکی شەوەژیرانەیە، چونکە دەبێتە هۆی لایەنگریکردنی هەموو چینی هەژار و نەدارەکانی میسر لەگەڵ فیرعەون. ئەگەر ئەو تەنها بیوتایە کە دەبێ خواکانی میسر لەناو بچن و لە وڵاتەدا شەڕی ناوخۆ دەستی پێدەکرد، بەڵام لەبەر ئەوەی کە دەڵێ دەبێت جیاوازی نێوان چین و توێژەکان لەناو بچێ، هەموو چینی هەژارەکان دەبنە لایەنگری فیرعەون و شەڕی ناوماڵ ڕوونادا. اینجا هورمهەب ڕووی کردە فیرعەون و وتی ئێستا بڵێ کە ئێمە لەگەڵ هاتیدا چی بکەین. فیرعەون کە دەستەکانی بە ئەژنۆیەوە نابوو وەڵامی نەدایەوە. هورمهەب وتی ئەخناتون، گەنم و زێڕ و چەک و ئەسپ و گالیسکەی جەنگیم بدەیە، ڕێگەم پێ بدە سەربازەکان کۆ بکەمەوە، بەڵێنت پێدەم کە پاشەکشێ بەهاتی بکەم. فیرعەون سەری هەڵبڕی و چاوەکانی خۆی کە بەهۆی نەنووستنەوە سوور ببۆوە بڕیە دەم و چاوی هورمهەب. وتی من حەز ناکەم کە تۆ جەنگ ڕابگەیەنی، بەڵام ئەگەر گەلەکەم بیەوێ بەرگری لە زەویە ڕەشەکان بکە، من ڕێگەیان لێ ناگرم. بەڵام لە مەڕگەنم و زێڕ و چەکەوە من هیچ یەکێک لەمانەم نییە کە بیدەم بە تۆ، ئەگەر هەشم بواە نەمەدای تێ، چونکە نامەوێ خراپە بە خراپە وەڵام بدەمەوە. بەڵام تۆ ئەتوانی بە هەر شێوەیەک کە ئەتوانی ئامرازەکانی بەرگریکردن لە تانیس پەیدا بکەی، بەمەرجێ خوێن نەڕژی. هورمهەب وتی زۆر باشە، من ئامرازی بەرگریکردن لە تانیسدا پەیدا دەکەم، هەر لەوێدا دەبێ من بمرم، چونکە فەرماندەی سوپایەک کە نەگەنمی هەیە و نەزێڕ و نەپارە لەسەریشی بێ کە بەرگری لە ناوچەیەک بکە، ناچارە کە بەهۆی بە کوژدانی خۆیەوە ئەو جێگەیە بپارێزێ. بەڵام من دوودڵ نیم و کاتێک کە بڕیارمدا کارێک بکەم ئەوە جێبەجێ یەکەم. ئێستا ئەی فیرعەون، خوا حافیز، ئومێدەوارم کە ئاگات لە تەندروستی خۆت بێ. لە دوا ئەوەی کە هورمهەب ڕۆیشت ئامیش بەڕێ کەوت و دوور کەوتەوە. لەو کاتەدا فیرعەون بە چاوە سوورەکانی خۆیەوە سەرنجی منی داو. وتی ئێستا کە قسەکانی خۆم کرد هەز بە بێتاقەتی دەکەم. پاشان بە پێکەنینەوە وتی سینۆها، ئایا تۆ منت خۆش دەوێ؟ من وتم بە دڵنیاییەوە کە تۆم خۆش دەوێ. تۆ ئازانی کە ئەگەر من تۆم خۆش نەبیستایە ئامادە بووم کە خۆم بۆ کارە شێتانەکانی تۆ بگرم. فیرعەون وتی ئەگەر تۆ منت خۆش دەوێ دەزانی کە دەبێت چی بکەی. زانیم کە فیرعەون دەیەوێ بەجێی بێڵم، چونکە ئەو فەرمانی دابوو کە هەموو شوێن کەوتوانی ئەو واز لە کارەکانی خۆیان بهێنن، بڕۆن بتی خواکانی میسر لە ناوبەرن، ناوەکانیان بسڕنەوە. بەتەما بوو منیش ئەم کارە بکەم. من وتم ئەی فیرعەون، من پزیشکی تۆم، وام بیر کردەوە کە لەبەر ئەوەی منت لە تەبەسەوە بانگ کردووە کە پێویستت بە چاودێری منە، بەڵام ئێستا کە دەبینم حەز ناکەی منت لەلابم، من دەڕۆم، دوور دەکەومەوە و ئەگەرچی بازوەکانم ئەوەندە هێزی تیان نییە کە پیک و کوتەک ڕابوەشێنم، بەڵام بۆ جێبەجێکردنی فەرمانەکەی تۆ بەڕێ دەکەوم، بەرەو تەبەس دەڕۆم، چونکە لە هیچ شارێکدا بەقەدەر تەبەس خوای لێ نییە. من دەزانم کە لەمە بەدووە کە لە تەبەسدا دەست بە شکاندنی خواکانی میسر دەکەم، خەڵکی سکم هەڵدەدەڕن و سرم دەکوتنەوە و دوای سەرۆژێر لە دیوارێکەوە هەڵم دەواسن. بەڵام من لەبەر جێبەجێکردنی فەرمانەکەی تۆ ئەمانە بەگیان دەکڕمەوە. اینجا بەبێ ئەوەی کە قسەیەک بکەم لە فیرعەون دوور کەوتمەوە و ئەویش هیچی نەوت. بە جۆرێک پەژارە لە ڕووحی مندا جێگەی گرتە بوو کە بەر لە دەرچوونم لە کۆشک بڕیارمدا بڕۆمە لای توتمس و دەردەدڵی لا بکەم. ڕوانیم توتمس لە کارگەکەی خۆیدا دانیشتووە لەگەڵ هورمهەب و
هونەرمەندێکی پیر کە بەکی ناوبوو دەیان نۆشیەوە. خزمەتکارەکانی توتمس خەریکی کۆکردنەوەی کەلوپەلەکانی ئەو بوون بۆ سەفەر و دیار بوو ئەویش بەتەما بوو بڕوە پەیکەری خواکانی مسر بشکێنێ. توتمس بە شێوازێک کە بۆنی ڕەخنەگرتنی لێدەهات وتی سوێندم بە ئاتون کە لەمە بەدووە لە میسردا نەخەڵکی گەورە دەمێنێ و نەخەڵکانی ئاسایش و من تاوەکو ئەمڕۆ کارم ئەوە بووە کە ڕوح ببەخشمە بەردە بێگیانەکان و بیان کەمە ئەو بتانەی کە لە گیانداران زیندووتر بن، چونکە جوانی و بایەخی هونەریان لە گیانداران زیاترە. دەبێت لەمە بەدووە کوتەک بگرمە دەست و بتی خواکان لەناو بم. دۆستان با سوود لەم دەرفەتە وەربگرین بنۆشینەوە، چونکە دەزانم کە زیاتر لە ماوەیەکی کەم لە تەمەنمان نەماوە بە زووی هەمومان دەبرین. بەک پێکەکەی خۆی هەڵقۆڕاند و وتی منەزانم کە دەمرم، بەڵام ناتوانم لە جێبەجێکردنی فەرمانی ئەخناتون سەربێچی بکەم، چونکە فیرعەون لە کاتێکدا کە من هونەرمەندێکی بێناو و نیشان بووم بەرهەمە هونەریەکانمی کڕیەوە لە ناو قوڕەوە منی هەڵگرتەوە و هێنامی ئێرە. هەر جارێ کە داراییەکەی خۆم تەنانەت سەڵتەکەشم لە بری شەراب دەفرۆشت بە ڕووتی دەمامەوە. فیرعەون زێڕ و کراسی دەبەخشێ من و هەرگیز پێی سێر نەبوو کە بۆچی من بێکانزا و ڕوت و قوتم. من دەزانم کاتێک کە بگەڕێمەوە شارەکەی خۆم و هەوڵی لە ناوبردنی خواکانی میسر بدەم، جوتیارەکانی ئەوێ بەداس سکم هەڵدەدڕن، لاشەکەم فڕێ دەدەنە ڕووبارەوە و دەبمە خۆراکی تیمساح. بەڵام من پیاوێکی پیرم، ئەوەندەم حەز لە شەرابە کە ناتوانم وەکو پێشوو کار بکەم، هەرچی زووتر بمرم باشترە. هەروم هەبووتی ئەگەر من فەرماندەی سوپای ئەمگەلە نەبوومایە بە ئێوەم دەوت چاک دەکەن کە دەمرن، گیرۆدەی هێزی هاتی نابن، چونکە سەربازەکانی هاتی ئەوەندە بێبەزەیین کە ناخۆشترین مردنی ئێمە لە چاو ئەشکەنجەکانی ئەوان نەوازشە. بەڵام من لەبەر ئەوەی متمانم بە بەختی خۆم هەیە پێشیان لێدەگرم، لە کاتێکدا کە دەزانم پێشگرتن لە سەربازەکانی هاتی لەبەر ئەوەی کە ئێمە دەستمان بەتاڵە و گەنم و زێڕمان نییە کارێکی سەختە، چونکە ئەوان کەسانێک نین کە لە هاوار و دەنگی نەفیر بترسێن، یان کاتێ کە بەهۆی قۆچەقانیەوە بەربارانیان دەکەین ڕابکەن. دوایی وتی یەکێک لەو شتانەی کە دەبێتە هۆی سەرسوڕمانی من ئەوەیە کە ئێمە لەگەڵ ئەوەشدا دەزانین فیرعەون عەقڵێکی تەواوی نییە و بڕیاری شێتانە دەدا کەچی ئەومان خۆش دەبێ فەرمانەکانی جێبەجێ دەکەین. بەگوتی من لەو باوەڕەدام کە هۆیەکەی ئەوەیە ئەم پیاوە بەرامبەر بە گەلی مسر کینەی نییە و باوەڕی بەو شتە هەیە کە دەیڵێ لەبەر ئەوەی کە مرۆڤ هەز دەکا ئەو شتەی دەری دەبڕێ لە ڕووی دڵسۆزی و باوەڕەوەیە وتەکەی دەسەلمێنێ و ئەوی خۆش دەبێ. توتمس وتی بەڵام من ئەوم خۆش ناوێ، ڕقم لێیەتی. وتم ئەی بۆچی بە تەمای کارگەکەت بەجێ بهێڵی و بۆ جێبەجێکردنی فەرمانی فیرعەون و شکاندنی بتی خواکان بکەویتە ڕێ. توتمس وتی چونکە دەزانم ئەم کارە دەبێتە خێرا لە ناوچوونی فیرعەون، ئێمە و خەڵکی تریش لە کارە شێتانەکانی ئەو ڕزگار دەبین. هەروم هەبووتی توتمس تۆ درۆ دەکەیت، ڕقت لە فیرعەون نییە، ئەگەریش لێ بێزار بی، کاتێک کە ئەو دەبینی ڕقەکەت لە ناو دەچێ خۆشەویستی جێگەی دەگرێتەوە، چونکە ئەخناتون بە جۆرێک دەڕوانێتە مرۆڤ کارگیز هیچ کەسێ بەرامبەر بە ئەو هەز بە کینە و دوژمنایەتی ناکا. چەندین جار ڕووی داوە کە من بە تووڕەییەوە هاتوومەتە ناو کۆشکەوە، ئەم ویست لەگەڵ فیرعەوندا بەشەڕ بێم، بەڵام هەر ئەوەندە کە چاوەکان و بزەی ئەوم دەبینی
تووڕەی خۆم لێیاد دەچۆوە لەگەڵ ئەوەشدا کە دەزانم ئەو شێتە بەڵام هەر خۆشم دەوێ. ئێمە لە کارگەکەی توتمزدا بەم جۆرە گفتوگۆمان دەکرد و دەمان نۆشیەوە، دەمان ڕوانیە ئەو کەشتیانەی کە بەسەر نیلەوە دەڕۆیشتن. هەندێک لە گەورەکان بە سواری بەلەمەوە هەڵدەهاتن بۆ ئەوەی خۆیان لەو بگرە و بەردەیە ڕزگار بکەن، چونکە دەیانزانی کە تووشەی تووڕەیی خەڵکی ئاسایی دەبن و هەندێکی تر بە تەور و پیک و کوتەک ڕێگەی شارەکانی میسریان دەگرتە بەر کە لەوێدا پەیکەری خواکان تێک بشکێنن. ئەمانە لە کاتی ڕۆیشتنیان لە ئاسۆ سرودی ئاتونیان دەچڕی و توتمز دەیوت ئەمانە هەر ئەوەندە کە گەیشتنە دەستەیەک خەڵکی سادە ئیتر سرودەکە لە دەمیاندا دەکوژێتەوە. ئێمە ئەو ڕۆژە لە کارگەکەی توتمزدا هەتاوەکو شەو خواردمانەوە، بەڵام ئەو خواردنەوەیە لە جیاتی شادی لە ناخی ئێمەدا بۆ هۆی پەژارە، چونکە دەمانزانی کە داهاتوێکی تاریکمان لە پێشەوەیە. شەو هوروم هەب منی بردە لایەکەوە و وتی سینۆها من سبەینێ بەیانی لێرەوە بۆ مەمفیس، لەوێشەوە بۆ بەرگریکردن دەچمە تانیس. لە کاتێکدا کە نەزێڕم هەیە نەگەنم، تۆ لەبەر ئەوەی کە پیاوێکی دەوڵەمەندی دەبێ یارمەتیم بدەی. وتم منیش سبەینێ بەیانی لێرەوە بۆ تەبەز دەڕۆم، لە دوای گەیشتنم بۆ ئەوێ هەرچەندێک بتوانم زێر کۆ دەکەمەوە و بۆتی دەنێرم. نیوەی گەنمەکەشم بۆ تۆ بار دەکەم، چونکە نیوەکەی ترم بۆ خۆراکی برسیەکانی میسر پێویستە. هوروم هەب لە پاژەوەی کە دڵنیا بوو زێر و گەنمی بۆ دەنێرم، سبەینێ ڕۆژی دوایی ڕۆیشت و منیش بە هاوڕێیەتی توتمز ڕێگەی تەبەسم گرتە بەر. لە دوای چەند ڕۆژێ ڕووباری نیل هەندێ دیاری بۆمان هێنا کە بریتی بوون لە لاشەی پیا و ژن و مناڵ. سەری هەندێک لە لاشەکان تاشرا بوو. ئێمە بۆمان دەرکەوت کە ئەوانە کاهینەکانی ئامونن. هەندێک لە لاشەکان کراسی گرانبەهایان لەبەردا بوو. زانیمان کە ئەوانیش لە گەورەکانن. جەژنی گەورەی تیمساحەکانی ڕووباری نیل دەستی پێکردبووەوە. تیمساحەکان کە گیان لەوەرانێکی ژیرن بەهۆی زۆربوونی لاشەکانەوە مشکیل پەسەند بووبوون، لاشەی پیرەکانیان نەدەخوارد، بەڵکو تەرمی مناڵ و ژنە گەنجەکانیان هەڵدەدڕی و قوتیان دەدا. من لەو باوەڕەدام کە ئەگەر تیمساحەکان وەکو تاکەکانی مرۆڤ خواپەرست بوونایە، شەو ڕۆژ سوپاسی ئاتونیان دەکرد، چونکە بەهۆی زاڵبوونی ئاتون بەسەر خواکەی تردا ئەو هەموو خەڵکە دەکوژران دەبوونە خۆراکی تیمساحەکان. کاتێک گەیشتینە تەبەس ڕوانیم کە لە چەند جێگەی شار لەوانە لە شاری مردووەکان کە گۆڕستانی تەبەسە لە شێوەی ستونی ئەستور دووکەڵ بۆ ئاسمان بەرز دەبەوە، چونکە لایەنگرانی ئاتون بۆ ئەوەی ئاسەواری خواکانی تر لەناو ببەن هێرشیان کردبووە سەر گۆڕەکان و تەرمی مۆمیاکراوەکانیان دەسووتاند. لەو کاتەدا شوکرانەم دەکرد کە دایک و باوکم گۆڕیان نەبوو، چونکە ئەگەر من لاشەکەیانم مۆمیا بکردایە بمخستنایە ناو گۆڕێکەوە، خەڵکی لاشەکانی ئەوانیشیان دەردەهێنا و دەیان سووتاند. لەو کاتەدا من بۆم دەرکەوت کە فێرعەونەکانی پێشووی میسر کە بۆ شاردنەوەی لاشەی خۆیان هەرەمیان دروست کردبوو چەندە ژیر بوون. تێگەیشتم کە بۆچی لە دوای دروستکردنی هەرەمەکە و شاردنەوەی تەرمەکەی بە جۆرێک دەرگای هەرەمەکانیان داخست بوو کە ڕێگەی چوونە ژوورەوەی دیار نەبێ. ئەوان پێشبینی ئەوەیان کردبوو کە ڕۆژێک دادێ خەڵکی بۆ لە ناوبردنی خواکانی ڕابردوو ئاسەوارەکانیان هەڵدەستن و لەو ڕۆژەدا بتی خواکۆنەکان لە ناو دەبەن و تەرمی مۆمیاکراوەکانیش لە ناو گۆڕەکان دەردەهێنن، پاشان دەیان سووتێنن، بەڵام ناتوانن
هەڵبکوتنە سەر هەرەمەکان لاشەی فیرعەونی تێدا دەربکەن و بیسووتێنن، چونکە هەرەم شوورەیەکە کە ڕێگەی چوونە ژوورەوە و هاتنە دەرەوەی نییە، کەس ناتوانێ بچێتە ژوورەوە لاشەی فیرعەون تێک بدا. لەو کاتەدا کەس لاشەی مۆمیاکراوی فیرعەونەکانی لە ئارامگاکەیان نەهێنایە دەرەوە کە بیسووتێنن، چونکە فیرعەونەکان لا تەبەزدا ڕێزیان هەبوو، هەروەها لاشەی مۆمیاکراوی کاهینەکانیش ڕێزیان هەبوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا کە خەڵکی ئەوانیان واتا کاهینەکانیان لە گۆڕەکانیان دەهێنایە دەرەوە و سووتاندیانن، بەڵام لەوانە بوو کە ڕۆژێک دابێ لاشەی فیرعەونەکانیش لە گۆڕەکانیان بهێننە دەرەوە و بیان سووتێنن. هەر بۆیە فیرعەونەکانی کۆن کە هەرەمیان بۆ ئارامگاکانی خۆیان دروست کردهبوو، بە پاشایەنێکی دووربین لە قەڵەمەدران گۆڕەکانی خۆیان بە شێوەیەک دروست کردهبوو کە لە دزی پارێزراو بوو. گوێگرانی خۆشەویستە، لە سبەی شەو و کاتژمێردا لە عەڵقەیەکی نوێی سینۆها پزیشکی تایبەتی فیرعەوندا بە ئێوە دەگەینەوە. بەخواتان ئەسپێرین شەوێکی ئارام بۆ هەموو لایەک.